لەبەر غازاتی کابرایەک فڕۆکەیەک ناچاربوو لە ئاسمانەوە بێتە خوارێ لە ڤێنە بنیشێتەوە. هێڵی ئاسمانی ترانساڤیا لە دووبەیەوە بەرەو ئەمستەردام کەوتووەتە ڕێ پیاوێک لە دووبەی وەزعی زۆر خراپ بووە، نۆکاو حموس و ساوەری زۆری خواردووە پێی نەکەوتووە. هەمووی لێبووە بە غازاتێکی قورس. لەگەڵ داخستنی دەرگا و پەنجەرە و جوڵەی فڕۆکەکە ئەویش خۆی پێ نەگیراوە بەردەوام لە ئاسمانەوە بەریدایتەوە. پانکەکەی ژێرخۆی بەڕووی 4 کەسدا کردووەتەوە کە لە نزیکیەوە بوون بەربۆن کەوتون دوانیان بوراونەتەوە. هەرچەندە ستافی فڕۆکە ڕجان لێ کردووە بوەستە پێیان گوتووە ڕایگرە وازبێنە، بەڵام فایدەی نەبووە. کابرا گوتوویەتی ناتانم چ بکەم خۆم پێڕاناگیرێ. غازات ئەوەندە بەخەستی ناو فڕۆکەکەی گرتووەتەوە بەشێ لە سەرنشینەکان گێژ بوون. فڕۆکەکە بە ناچاری لە ڤێننا نیشتووەتەوە، بە پەلە دەرگاکراوەتەوە، خەڵک هەموو ڕان کردووەتە خوارەوە. ئەوانەی بوراونەتەوە بەربۆن کەوتون، شکاتی کابرا بۆن خۆشەکەیان کردووە.